ئەمڕۆکە 29 دانیشتێکی کەی ئەو کەیسە بەڕێوەچوو کە سکاڵاکار ئەو سەربازەیە کە هەوڵیدا لە هەفتەی دوو بە ملپێچەکە من بخنچێنی بەداخەوە هەم سکاڵاشی کردیا. جا سیرەکە لەوەیە کە ئەوە پێنجەم دانیشتنە بەڵام ئەو وەکو مشتەکیە بەڵام نایەتن، بەڵام من متهەمم ئامادە دەبم لە جەلسەکان. قازی بڕیاریدا جەلسەکە تەجیل بکرێت بۆ 21 دا بە مەبەستی ئەوەی کە بتوان لە سێ لاوە هەوڵ بدێ تاوەکو تەبلیغەکەی بگاتێ و تەبلیغەکە واژوو بکە بۆی کە بتوانانی ینی ئەو قازی لەسەر ئەساسی ئەوەوە هەم مشتەکی بێتن و بتوانێت بڕیاری لێ بدا. بەداخەوە ئیجراعاتی ئیداری ڕۆتینیات ئەوەندە زۆرە لەو وڵاتەی بە جۆرێک کە ئەوە بۆ ماوەی 7 مانگە هەتا ئێستا نەتوانراوە یەک تەبلیغ بگەیەنرێتە سەربازێک کە مەسافەی نێوان محکەمە و ئەو وحدەی کە سەربازەکە لێتی لەوانەیە 30 کیلۆمەتر نەبێ، یان ئەو شوێنەی کە وحدەی عسکەریەکە لەگەڵ مەرکەز شورتەی سەرگەڕان لەوانەیە هەمووی 50 کیلۆمەتر نەبێ، بەڵام بەداخەوە بە 7 مانگان هەتا ئێستا نەیانتوانیا یەک تەبلیغی بگەینە دەست ئەوەی جا ئەوە مەرکەز شورتەیە، ئەوە قسمە، ئەوە قیادەی شورتەی کەرکوچیە، ئەو جا قیادەی عملیاتە بۆ لیواکە بۆ فرقا بە هەمویان عرقەلە دروستەکەن بۆی کە بەڕاستی ینی ناگەیتێ، ینی هەرچەندی محاولە دەکەین بلای زۆرچی لەلایەکی تر محکەمە ئەو جارە خۆی ویستیەتی کتاب بکاتن، بەڵام ئەویش ڕۆتینیاتێکی ئیداری بە جۆرێک هەیە دەبێت لە محکەمەی دووبزەوە بۆ محکەمەی کەرکوگینجا بۆ محکەمەی دیالە لەوێندرێکە بۆ محکەمەی خاڵس ئینجا دەبێت بگاتە شوێنی نیشتەجێبوونی ئەو سەربازە. وەڵحاصل بە هەموو ناوەکان هەوڵماندایە تا ئێستا 7 مانگە نەمانتوانیا ئەو وەرەقەی تەبلیغە بدەینە دەست ئەو مشتەکیە.